بەڵێ من وەکیلی شاهۆم لە دەڤەری سۆران کە پێکهاتووە لە شامپۆیەک و جیراوەیەک و مەرحەمێک. ئەم پێکهاتانە کە داهێنەرەکەی کوردە و لە وڵاتی ئەڵمانیا بەرهەمدێن، هەریەکیان سوودی تایبەتی خۆی هەیە. شامپۆیەکەی بۆ کەسانەی پرتیان دێتە دەر و هەروە تۆشکیان هەیە، ئاساسیان هەیە، زیبکەی سەریان هەیە، ئەوە سوودی لێ ئەبینن بە شامپۆیەک دوودانە ئیستیفادەی تەواوەکەن. و هەروە جیراوەکەشیان بۆ کەسانێک کە پرتیان تەنک بووە یان زۆر ئەوەرێت، واتە زۆر هەڵوەرینی زۆرە، و مەرحەمەکەشیان بۆ کەسانێک کە پرتیان زۆر تەنک بووە توانای گەشەکردنەوەی نەمایانە بڵین هەر هیچی بەسەریوە نەماوە لەو کاتەدا توانن سوودی لێ ببینن. بێگومان ئەم مادانە داهێنەرەکەی کوردە و هەروە لە وڵاتی ئەڵمانیاش بەرهەمدێت. سڵاو بەڕێزان، لە دوای بەکارهێنانی ئەم شامپۆیە لە دوای 2 مانگێک و نیو ئیستیفادەیەکی زۆر باشم لێ کردەوە شامپۆیەکە و کرێمەکەش زۆر بەسوودە و جیراوەکەشیان هەیزار باشە. من تقریباً مانگێک و نیوە بەکاری دێنم، ئیستیفادەی زۆر باشم لێ کردیا و لە ڕووی دەرهێنانەوە 100% دەرهێنان نەما ئێستا بە هیچ شێوەشی، و تۆشکەش بە هیچ شێوەش تۆشکە نەما، شێشەی تۆشکەم زۆر زۆرە بوو و هەروە بە قۆتی شەرگە بەخۆش ئەبینن زۆریش بە قۆت بووە، هەموو تقریبا خەریکە پەڕە بیتەوە زیاتریتی بە هیوام ئەوەش بەکاری بێنین. من ئیستیفادەم لێ کردێ جایوە عایدی خوایە.